عزیزان یەکێک لەو بابەتانەی کە بابەتێکی کۆمەڵایەتی ئەمڕۆ لێرە گفتگۆی دەکەین لەگەڵ میوانەکەماندا باز لە نێوانی ژن و مێرد دەکەین کە زۆر کات بە هاوسەر بە ھاوژین ناو دەبرێن دەپرسین هاوژین و هاوسەر مانای چییە و ئەم چەمکانە لە چ کاتێکدا بەکاردێن هەردووکیان یەک مانایان هەیە وەگەرێک مانایان هەیە بۆچی هەردووشەی جیاوازە باز لە ئەرک و مافەکانیان دەکەین باز لە ئەو کێش و گرفتانە دەکەین کە دێنە پێشەوە لە کاتی تایبەتمەندی یاخود پاراستنی تایبەتمەندی خودی کەسەکان کاتێک کە تۆ لە ژیانی هاوسەری دەی ڕەنگە بتەوێ تۆ ژیانە شخصێکی خۆت و تایبەتمەندیانی خۆت کە هەتا بمێنێ هاوکات لەگەڵی کە تۆ ژیان دەکەی لەگەڵ کەسێکی تر دەپرسین ئەم بابەتانە گرفت دێنێتە پێشەوە بۆ نێوانی ژن و مێرد یاخود نا ئەم بابەتە لەگەڵ کۆمەڵێک پرسیاری دیکە گفتوگۆ دەکەین لەگەڵ ڕێباز عەلی ڕێنمایەکاری کۆمەڵایەتی کە لێرە میوانی بەرنامەی بیانیت باش کوردستانە لۆنە باشی؟ باش دەست بێکەین کاک ڕێباز بەخێربێ سپاس ئامادە بۆن کاک ڕێباز مەبەست چییە لە هاوژین و هاوسەر هەردووکیان ناوێکن بەو دوو کەسە دەوتێت کە عەقدێکی زەواج لە نێوانیاندا هەیە ئەو ڕەنگە تەمەنێکی ژیان بەیەکەوە بکەن بۆ ئەم دوو دەسەواژە جیاوازە بەکارهێنرێت سڵاوتان لێبایتان باش ڕاستیە ئەگەر مەبەست لە هاوژین یا هاوسەر زیاتر چەمکێکە تێگەیشتێکی کۆمەڵایەتیمان بۆی هەیە کە بەسمان ئەوەیە کەسێک گرێبەستێکی قانونی ئاینی ئەکەن بۆ ئەوەی کە ژیانێکی یاسایی شەرعی بەڕێوەبەرن بۆ ئەوەی لەژێر ئەم ژیانە یاسایی گرێبەستە یاساییە بەرهەمێکیانە بەردەوامی بدەن بە وەژیان و تەواوکەر بن بۆ یەکتر لە ڕووی ڕۆحی و جسمی و دەرونی و جنسیەوە زیاتر لە چەمکەکان پەیوەندی بە گۆڕانی کلتورۆ هەیە ینی ئێستا چەمکی هاوسەر مەسەلەن هاوژین یا ژن یا مێرد مەسەلەن لە ژنێکم ژنم هێناوە یا مەسەلەن تەواوکەری خۆم هێناوە یا مەسەلەن ڕاستیە مانان پەیوەندی بە گۆڕانی کلتوریەوە هەیە ینی لە گشتا کۆمەلگا تێگا ئەمە مەسەلەن ئەمانە مەبەست لە گزارش لە هاوسەرگیری ینی هەر جارش هەیە پەیوەندی بە مەسەلەن کۆمەلگای خۆمان بە نمونە کۆمەلگایەکن فرە کلتورین فرە زارین چەمکێک لێرە بە مەشۆیەکە لە شەوەیەکی تر لە کۆمەلگایەکی لۆکاڵێکی ترە بە شەوەیەکی ترە بەڵام لە گشتا تێ ئەگەین مەبەستەکە چییە ینی هەر کۆمەلگایەکیش ئاوا فرە کلتور بێت ئەکرێ دەستەواژەکان و وشەکانی دەوڵەمەند بن بەڕاستی ئەنی ئەمە لە ڕووی تێگەیشتنەوەی کێشێک ماوە دروست ئەمە پەیوەندی بە دەوڵەمەندی وشەی کوردیەوە هەیە زمانی کوردیەوە هەیە کە وشەی زۆرمان هەیە پەیوەندی بە جیاوازی و ناوڕۆکی هاوسەرگیریەکەوە هاوژین و هاوسەر ینی هەر تەواوکەری یەکتر کەسێک ینی بنەمای هاوبەش لە بۆ ژیان چێکی تایدنیانەوە کاک ڕێباز لە قسەکان تا بخۆشەوە دەوتەکە هەندێک کەس دەڵێ ژنم هێناوە هەندێک کەسیش دەڵێت هاوسەرگیریم کریان شوم کردووە بەدەستێنانی ئەوی دیکەیە ئەو مرۆڤیش بە سروشت حەزی لە تەمەلوکە حەزی لە خاوەنددارێتیە حەزی لەوەی بێ بە خاوەنی شتێک دەمە بزانم زانستی کۆمەڵاسی لەمڕۆ چۆن دەڕوانێتە هاوسەرگیری هەندێک پێیان وایە کە ئەم حوبی تەمەلوک و هەستی خاوەنددارێتیە ئیحساسێکی دروستە پێویستەکە تۆ بەرامبەرەکەت بەی خۆت بزانیت هەندێکیش پێچوانەکەی کە دیزاین پێ زۆرێک لە تێڕە کۆمەڵایەتیەکانە هەیە کە ناگونجێ و ئیمکان نییە تۆ بەرامبەرەکەت بکەی بە مڵکی خۆت دەمێت لەم قسەیە لە نێوان هاوسەرەکانە لەم تێگەیشتنە لە نێوان هاوسەرەکان خۆی پرسیارەکە زۆر جوانە لە ڕاستیە هیچ کەسێک خاوەنی کەسێکی تر نییە بەڵکو ئەم گرێبەستە یعنی یان دوو کەس ڕازامەندیار دوو کەس ڕێکەون لەسەر کۆمەڵە بنەما بەڵام ئەگەر ئێمە خۆمان بە خاوەنی کەسێک بزانین دووشت هەیە هەندێک جار هەیە بەهۆی دیسانەوەڵم سەر کلتورۆ جار پیاوان ئەستەکەن خۆیان خاوەنی پرۆسەکەن ئەوان ئافرەتێک هێناتە ناو ژیانی خۆیانەوە لەمڕۆ ئەمان خاوەنی ئەم ژنن خاوەنی ئەم ماڵن ئەمە بێگومان شتێکی هەڵەیە بتوانم بڵێم شتێکە بەداخەوە و دەرئەنجامی خراپیشی لێکرد بەڵام لە کوردەوەریشە ئەڵە ژن و ماڵ ژن و ماڵ بەشێکی تریشی ئەوەیە هەندێک جار هەیە کەسێک لە شعورەوە هەستەکە ئەمە بەرپرسیارەتیە من ژنم هێناوە مڵکی منە ئەنی من بەرپرسم لەسەر ئەم هاوسەرە بەرپرسم لە ئەم پیاوم کە من شوم پێ کردووە بەرپرسم لە بەرامبەر من ئەم هاوسەرێکی ناوەتە ناو ژیانی خۆمەوە بەڵێ هی منە بەڵێ ئەبێ ئاگام لێبێ بەڵێ ئەبێ بیلایەنمەوە بەڵێ کەوەی کە ئەم ژنە پێشتر لە ماڵی دایکی بوو لای خاڵ و مام و هور و خوشک و براکانی بوو ئێستا لای منە پێشکەشی منیان کردووە پێشکەشی مناکرد نەکەی کە من چیم بێ لێ بکەم پێشمەوەی کە من چیتر ئیتر ئێمە تا ئێستا 20 ساڵە 25 ساڵە پەرۆ نەمان کردو با ئێستا لای تۆ تەواوکەری بەڕێزێ بێ بۆیە بە من خاوەنی من لە ئێسەوە بەدواوە ئاگام ئەبێ وەکو برا بم لە حاڵەکاتە وەکو هاوسەر بم وەکو دایک بم وەکو باوک بم وەکو هاوڕێشی بم بەڕاستی
تاوکەری بم بەڵێ بالضبط هەنە جاریشەیە خاوەنێتی بۆچی چکە زۆر خەمی ئەم هاوسەرە ئەم پیاوە ئەیخوا ئەم ژنە ئەیخوا هیچ کەسێک کرد نایخوا بۆ نمونە هەتا حاڵەتێ دایکی ئەگەر ئەو کوڕە لە ماڵی خۆیان بە دایکی بۆ شەو نەیەتوانێت یارمەتی کەسەکە با بەڵام لە ئێستا بەدواوە ئەتوانێت بەڵام زیاتر بەداخەوە لە کۆمەڵگە ئێمە زیاتر ماوەنا تەمەلوکەی خاوەندارێکێتی ئەحساسی خاوەندارێتی زۆرتر سەرچاوی کێشەکانیان ئەکرێت احساسێک بێ چارەسەری لە واقعا بەداخەوە لە واقعا سەرچاوی کێشەکان بۆ نمونە کوڕێک ئەڵێ من ژنم هێناوە کچێک ئەڵێ من شوم کردووە یعنی من ڕۆشتم خۆم پێشکەشی کەسێک کردووە ئیتر ئەو خاوەنی من لێرەدا هەم کچەکە ئەحساسی کە هەست بەکەمبوونی هەیە کەڵێ تاوەیتر منیان پێشکەشی کەسێکی تر کرد ئەو خاوەنی من وە پیاوەکە نێرینەکەش هەستەکە ئەڵێ من پێشکەشم کراوە بە فعلی کۆمەڵگای پێشکەشی کردوم بە خاوەنەکەی پێشکەشی کردوم خۆیشی پێشکەشی کردوم لە بەرامبەر چیشە پێشکەش کراوم ئەمە لێوشە مەسەرەن تەنها شتەکە لێرەیەک نابێتەوە لە ڕووی دەرونیەوە لەو کاتەی کە گرێبەستەکە تۆمار ئەکرێ ماڵی کچە پێداگری لەسەر کۆمەڵێ بابەتی مادیات ئەکەن یعنی ئەوان ئەگەر چی ناڵێن ئێمە کچەکەمان ئەفرۆشین ناڵێن ئێمە بەس خۆ بەخۆ ئەحساسە یعنی ڕێک تۆ پەیامەکە دەی بۆ کوڕەکە بەڵێ ئێمە ئەم کچەمان فرۆشتە لە بەرامبەر کۆمەڵە شتا یەکەمەوەی کە ئاڵتوونە مەسەلەن خانووە دەربارەی ئەم شتە لە ڕاستی بەشێکی خۆ بۆ کچەکەشە بەس ئەم ئەحساسە ئەدەن بە کوڕ بەڵام ئەگەر لە کاتی هاوسەرگیریە بێن مامەڵەکان مامەڵێکی لە مادی بگۆڕین بە معنەوی ئەحساسی هاوبەشی ئەحساسی خۆشەویستی دروستکەی بێگومان ئەو کاتە هەستەش بۆ پیاو دروست نابێت کە من کەسێک ماتە ناو ماڵەکەی خۆمەوە و من کڕیمە ترم کەسە مەڵکی خۆمە چیان نیشتۆ بۆم کردووە داوای پارەیان کردووە یا منەتی داوای ئاڵتونیان کردووە شوێن نیشتە جێبوونەکە مەسەلەن لە کوێی شارە حەزیان لێ کرد بێ تاوی تەڵەبەکانی خەزوری جێبەجێ کرد بالضبط يعني بۆ نمونە چۆن ینی بۆ نمونە خاڵ بوتیان ئەگەر تۆم خاڵە جێبەجێ ناکەی کچەی خۆمان نایەن بە تۆ ینی توش دەگرێ بەستا مەسەلەن چەند خاڵێک هەیە ئەڵێ ئەبێ ئەوانە هەمووی ڕازی بێ ئەگەر من گرێبەستەکە ئیمزا ناکەن نەخەڵتە جوهر لەسەر و قسەی ببوورە قسەکانت پێڕم زۆر کاتێکە لە مناقەشاکە لەگەڵ کۆمەڵێک عایلیا لەگەڵ هەر هیچ نە لەگەڵ کۆمەڵێک چاڵێ بۆ نە من کچێکی جوانم باشم بۆ نە شەهادەم هەیە وام هەیە ئەوەم هەیە من پێویستەکان شتانم بۆ بکرێ ینی ئەم فکرەش هەیە ڕەنگە لای بەشێک لە کچانی لای بەشێک لە عایلی کچەکە ئەم فکرەش هەبێت جا دواتر ئێم گەدێنە سەر بابەتی مەسەلەن گرفتەکانی ژانی هاوسەرگیری سەرچاوەی گرفتی هاوسەرگیری ئالەوەیە کچێکی باش یا کوڕێکی باش کۆمەڵە بنەما بۆ خۆ دێتەوە لە ئاساسە بنەمانە زۆر کاتین ڕۆڵانێ لە مەسەلەی پرۆسەر هاوسەرگیریە بۆ نمونە تۆڵی کچێکی من باشم یا جوانم پێویستم ئەوەیە خانوویەکی باش ماڵێکی باشمە بێ ئەوانە لە ڕاستیە تۆ پێویست بێ کوڕێکی باش بێتە ژیانتەوە نەک خانوویەکی باش بەندی مادە لێرە تۆ خۆت بێبەها ئەکەیت تەنها شتێک شانی تۆ ئینسانێکی باشە نەک ئەوەی کە ئینسانێکە بێ لە بڕی من کچێکی باشم و پێگەیەکی کۆمەڵایەتی و ڕۆشن بینیم هەیە ئەبێ لە ئاستێکە زەواج بکەم ئەو کەسەش هاوشانی خۆم بێ بۆن من لە ڕووی مادیاتەوە بخەم مەسەلەن من شەهادەی ماستەرم ئەویش بە ماستەری هەبێ لێرە شاگرێ مەسەلەن بابەتی بڕواننامەکە بۆ ئەوە نییە لە ئاستی منابێت بۆ ئەوەیە کە هەر زیاتر پێوەرە کۆمەڵایەتەکان بەکارێن نەخوا نەجار هەیە تۆ دڵنیای کەسە دکتۆراشی هەیە بەقەتە ڕۆشنبیر نییە هەنە جارش هەیە دیبلۆمیشی هەیە بەڵام کەسێکی پێگەیشتوش و کامڵە باش بەڵام تۆ لێرە ئەڵێ مادام من وعدم ماوە ئەی لا ئەوێش بە کەسێکم یا لە ئاستی خۆم بێ لە سەروی خۆمەوە بێ یا من لەبەرەوەی لە خیانەوەدەیەکی ئاست مام ناوەندە ژیاوم نابێت لە شوو بە کەسێک بکەم یا سێگەڵ کەسێک بکەم لە ئاستی خۆمەوە بێ ینی ئەمانە بەدەنیان مەرجی هەیە بێگومان بێدەنێن تا ئاستێک بۆسۆنمونە پەیوەندی بە ڕۆحی ئینسانەکەوەیە بۆ نمونە من ئەمە کۆمەڵە گوڵێرە دامراوە سروشتی من ڕۆحی من مەسەلەن پێکاتەکانی دەرونی من بە گوڵی سپی ئارامە بێتەوە ئەمە مافێکی شخصی ئینساناتوانین بڵێن ئەمە قیاس لەسەر ئەمانە بکەین تۆ حەزی لە سوور ئەو حەزی لە پەمەیە ئەمە کێشێک لەوان نیە بڵێ من خواستمێ هاوسەرەکەم نەک بڵێ وەڵا ئەبێ خۆت ئەکو شێوەکارێک پێکەرێکی وە دروستکەی ئەڵێ باڵای ئەوەنە بێ شانی ئەوەنە بێ مەسەلەن ئەمانە شتێک خەیاڵین لە زەواج ئەمانە بە دواتر بە دەردی پرۆسی هاوسەرگیریەکە نایەن لێرەوە ئەوەی کە بەڕێزت باسی کرد بەڕاستی مەسەلەن ئەمەی کە ئەڵێ ئاوا بێ و ئاوا بێ ئاوا بێ من کچێکی ئاوا من کوڕێکی ئاوا من کەسێوم بەنسیب بێت ئێستا ئەمە لەناو کوڕانیشە تا ڕادێک سەری هەڵداوە کاکرە بەس ئەمە بۆ کوڕانیش ئێستا واردە
زۆر کات کوڕەکان باس لەواکەم بۆ نمونە منە بێ کچەکە وابێت و نازانم کۆمەڵ ئەوانیش کۆمەڵێک ماسفاتیانە بار فۆکەسەکە لەسەر کچان نەبێ من نابێ گومان بێگومان ئەم شتە خۆ نەک ئێستا پێشتریشە بۆ ئێستاس و داتوش ئەبێ بەڕاستی خۆی زەواج گرنگترین شتێک بۆ زەواجێکی موفق مەسەن هاوسەرگیریی موفق ئەو کۆمەڵە شتێنێک کۆمەڵگا جەختی لەسەرەکاتەوە یعنی ئێستا بڕۆ گفتوگوی کچ و کوڕێک باس کە مەسەلەن دوو خانەوادە کۆ بۆ کەرەوە لە کاتی هاوسەرگیریە دایک و باوکی هەردوولای ئەنی کۆمەڵە شت باس ئەکرێ کۆمەڵێ مەرج و گفتوگۆ باس ئەکرێ هیچێک لەمانە لە واقعا بە دەردی کچ و کوڕەکە ناخوا هیچە یعنی زۆر بەداخەوە کام ئەبینم دایک و باوکی کچێک بێن دایک باوکی کوڕێ بێن بزانن ئەم کچە چەندێک ئەتوانێت مەسئولیاتی دایکایەتی هەڵبگرێ مەسئولیاتی ئەوەی کە بتوانێت هاوسەرێکی بێت مەسئولیاتی ژیانی کۆمەڵایەتی هەڵگرێ و چەندێک ئەتوانێت ئەم کوڕێ من خۆشبەخت بکە بە فعلی مەسەلەن لەسەر ئەم مناغەیە بۆسن یا بۆ نمونە ئەم خێزانە بێن بڵنوازەوە بێن شەهادەی چییە ئەوە چیە هەندێشتی چییە بەڕاستی ئەم کوڕەشانی بێ باوک ئەم کوڕەشانی بێ بە زاوای ئێمە ئەم کوڕەشانی ئەوی بێ مەسەلەن بە کەسوکاری ئێمە ئەم کوڕە ئەتوانێت جیهانبینی بۆ ژن چۆنە بۆ پەروەردەی خێزان چۆنە بۆ ماوەڵەکردن لەگەڵ واقعا چۆنە ئەگەر تووشی کێشەیەک هات ئەم کەسە چۆن ماوەڵ لەگەڵ حاڵەتانە هەکە بەداخەوە زۆر کەم خێزانی ئێمە تەرکیز لەم لایەنە ئەکات خۆی لە ئەساسە ئەمە ئەسڵ مەسەلەکەی مەسەلەن کەسۆ لەسەر بنەمایەوەی کە کچێ بە کوڕێک دەوڵەمەند یا جوانە ئیخۆ دەوڵەمەندی جوانیش مەسەلەن شتێکی ڕێژەی بەردەوام لە گۆڕانە یعنی ئەو کەسێک کە ئەمڕۆ دەوڵەمەندە سبەی ئیفلاسە یعنی ئەو کەسێ ئەمڕۆ جوانە لە ڕووی جەماڵ و شکڵەوە سبەی ئەکرێ بەهۆی قەدەرێک بەهۆی نەخۆشیەکەوە بەهۆی شتێکەوە تەواوی جسمی بەڵام ڕۆح ناگۆڕێ بەڵام دەروون زۆر بە ئەستەم ئەگۆڕێ بەڵام تەبیعەت بە ئەستەم ئەگۆڕێ چونکە کەسایەتی ئینسانەکەی دەروون و تەبیعەتی جوان بوو ئەتوانێت شتەکانی تری چۆن خاوەنی عەقڵ بوو بۆ نمونە ئەتوانێت مادەش بەدەست بێنێ کە خاوەن بەڵام کەسێک با دەوڵەمەند بێ بەڵام عەقڵی لەگەڵ نەبێ دەوڵەمەندەکە بە ئاسانتر لەس ئێ بەڕاستی باش کاکرە بازەمە ئێستا لە مەرحەلەیە کە بین تازە چووینە داوای کچەکە ئێستا لە ناو ژیانەکە یعنی بە باسی ناو ژیانەکە بکەین لە ناو ئەو ژیانەیە ئەوەی کە گرفتی هەرە سەرەکی خێزان و خانەوادەکانەوەی کە گرفتی هەرە سەرەکی زۆرێک لە تازە هاوسەرانە کام جۆرە لە گرفت و لێ تێنەگەیشتنن ئەگەر بە پێوەرە کوردیەکانەوە بە مجتەمەعی خۆمان بە تەنها بخوێنینەوە لەم بازنەیەدا زۆرترین گرفتەکان لە کێو کێشە و سەرچاوەکان لە کێوە سەرەڵێ ئەڵێ تۆ فەرمی لە کێوە سەرچاو خۆی لە یعنی ئەم بە زانستی کۆمەڵناسی و زانستی دەرەناسی زانستی مرۆڤناسی شتێکمان پێ ئەڵێ ئەڵێ لە زەواجە گرنگترین بنەمای ئەوەی کە کەسی شیاو دۆستە بۆ ژیانی خۆت کەسی شیاو کەسێ بگونجێ لەگەڵ تۆ شتێکی ڕنگ بێ شۆک بێ مەسەلەن بەلاتانەوە بڵێم یعنی چونکە زۆر جار ئەم لایەن شەرق تەرح کردووە مەسەلەن وتیان ئەمە بالاغەیان بەس من باوەڕم پێیت و ئەزمونی سەرمان دوێتی ئەوەی کە ئێمە ژنوپیاوی خراپمان نی نیمانەوە ژنێکی خراپ پیاوێکی خراپ نەخێر ئەم کەسە بە کەڵکی زەواج نایە ئەم کەسە قسە مەسەرەوانە نێکرد نەخۆشییەکیانەیە جەستە یا دەرونی ناتوان پێویستی زەواج پڕکەن یعنی ئیداری زەواجکەن ئەمە شتێکی ئاسایە بەڵام زۆرینە خۆی ئینسانی نۆرماڵ باشە ئەبێ بزانی تۆ کێیت پێشەوەی کە زەواجەکەی تۆ کێیت چیت پێویستە ئەم دوو شتە زۆر مهمە کێیت چیت پێویستە بۆ چ کەسێکێتە ناو ئەم ژیانە گرێبەستی هاوسەرگیریەوە کە هاوڕێ و تەواوکەری هەمیشەیی تۆیە هەتا هاتایە لەگەڵتا ئابێ باشە ئەمە مهمترین شتێکە کە بێ لەسەری بوەستی دواتر باقی شتەکانتر ئاسانە ئەنی بنمونە کەس کچ و کوڕێک جابوونەتەوە باشە بڕۆ بۆ جیابیدێتەوە بە کوڕەکە بڵێ ئەمە چی ئینسانێکە ئەمە چ تەبیعەتێکە ئەمە بۆ ئەوەن لەسەر ئەوەستێ بۆ ئەوەن حەساسە بۆنە دڵی پیسە یا ئیلا ئاخر بە کچەکە ئەڵێ بۆچی لەگەڵ ئەم کوڕە ژیانتان کۆتایی پێێنا مەسەلەن جیابوونەوە کۆمەڵێ سیفات لە پیاوەکە هێنێ ئەڵێت مەحاڵە ممکنە ئەم پیاوە بە کڵکی هیچ شتێک لە دنیاە باشە ئەمە جیابوونەوە حاکم ڕێی پێدا جیابوونەوە دواتر ئەم کچە خراپەوە ئەم کوڕە خراپە زەواجەکەن شو بەلای هاوسەری کوڕە خراپەکە ئەڵێ ماشەڵڵا ئەڵێ خوا بۆ منی دروست کردووە شو بەلای ئەو کەسەی کە هینا ئەڵێم ئەو ژنای تەواو یعنی بەس چی لەم قسە ئێمە شتێکمان نییە ینی زۆر جارە بین ئەڵێن باشە ئەم کچە بە عەقڵی خۆمان ئەڵێ ئەم کوڕە ئەتوانی هاوسەرگیری بکە چ کەسێ لەگەڵی ئەتوانی هەڵ بکە ڕاستە بەلای تۆ کێشێ بەڵام ڕەنگ بە کەسی خۆی هەبێ باشتر هاوسەرێکی نمونەیی بێ ینی ئێنە جار هەیە بینومان ئەڵێن ئەڵڵا ئەبێ ئەم دوو کەسە لەم مەسەلەن ئێمە توێژەرانین ئەبێ دوو توێژەر هاوسەرگیریکە ژیانێکی نمونەیانە هەرگیز وانە ئەبێ دوو دکتۆری دەرونی
ژیانی هاوسەرگیری پێک بێن ئەبێت چ ماڵێکی پڕ لە هادوو و خۆشەویستی و بنەما هیچێک لەوانە نییە کە تۆ هەڵبژاردنەکەت نەگونجاو بوو کەسی هەڵبژار نەشیاو بوو لەگەڵت نەگونجا نە دەرووناسی بەکەڵ کردێ نە کۆمەڵناسی نەزانەتی مرۆڤناسی بۆ سەرچاوی کێشەکان بالضبط اختیاری هەڵا کە تۆ اختیارەکەت دروست بوو ینی خۆشەویستیت هەیە ینی گونجان هەیە ینی لێک تێگەیشتن هەیە کە لێ خۆشەویستی و لێک تێگەیشتن و گونجان هەبوو مشکلەی مادە چارەسەرە بێ مشکلەی تەداخلاتی خێزان چارەسەرە بێ سەیری کە ژن و پیا یەکیان خۆشبێکیان قبوڵ بوو هەموو هێزەکانی دەرەوە تێکەشکێنن تێگەی لە من هیچ ژن و پیاوێک نییە کە زەواجەکەن مۆڵق تەداخلیان نەکات بالضبط لەوێ خەسووە لەوێ خەزوری هەردوو لایە لەوێ خزمەکان لەوێ هاوڕەکان و خەریکی چین بۆ واکەن بۆ مناڵتان نابێ بۆ لێ ئەژین بۆ سەفەرەکەن بۆ ئەو جلوبەرکانی بەڵام کاتێک ئەم ژن و پیاوە خۆشەویستیان هەیە لە پاساوان بۆ مانەوە بۆ ژیانانی شتەکان بچووکەکەنەوە هێزەکانی دەرەوە بچەڵکەن بەڵام ئەگەر ژن پیاوەکەش یەکتریان بەدڵ نەبوو شتێکی بچووک نییە زۆر گەورەیەکەن بەهانەدەن بە کۆمەلگا تەداخلیان بکە بەڕاستی ینی هەر شتێک بێ ئەمانە سەر قبوڵەکەن ینی لەبەر ئەوە ئەو خاڵەتە زۆر زۆر مهمە مەسەلەن ئەو کەسای هەڵێ بژێری خۆشت بێ بەڵام لەسەر بنەمایەوەی بیناسی نەکەوەی کە بەڵام یەکەم جار بینیم چوو بەدڵما ماشەڵای لێبێ ناو بانگی هەیە کچی فڵان کەسە کوڕی فڵان کەسە ئەمانە قەتی ئەوە نین شتەکان زۆر کاتین تۆ بزانە سەفەرێکی دوودێژت لە پێشانی ئەم کچە ئەم کوڕە بۆ ساڵ یەکەم هاوسەرتە بۆ 10 ساڵی داهاتوو بۆ کاتێک خاوەنی 5 ماڵیش بوو بۆ کاتێککە پیریش ئەبێ هاوسەرتە باشە و ئەم کوڕە سبەینێ بزانە باوکی توێتە بەدە ماڵەکەت ینی ئایا ئەتوانێت لەگەڵ باوکی لەگەڵ باوکتە ڕێز و شکۆیەک بپارێزێ سبەینێ ئەتوانێت پێشوازی لە خانەوەدەکەت کە سبەین لە کاتی کێشێکە ئەتوانێت مەسئولەتی پەرۆرێک ناڵگرێت لەبەرەوە بە قەنەعەتی من ئێمە زۆر لەسەر وەستین کێشەکان چیە مۆبایلە تەکنۆلۆژیایە مەسەلەی مادەیە ئەزاڵێن هۆکارەکانی جیابوونەی هاوسەران مادەیە کە موچە نەماوە ئەمانە باوەڕکە زۆر ڕێژین ینی کچ و کوڕێکیان بوێت سەدان بەهانە هێننەوە بۆ نمونە باش شتێکتان پێم بڵێ ینی ژن و پیاوێک ئەگەر بیان یەکتریان خۆش بێتریان بەردامن بە ژیان سەیرەکەن شتێک ڕوو ئەدا بۆ نمونە ڕۆژێک کوڕەکە ماڵی باوکی خۆی داوەتەکە کچەکەی خێزانەکەی نانێکی بۆ حساس کردووە تەبیعی نانەکە سێرکە تێکسوی تر سوێرە سوتاوە هەر شتێکە باشە کوڕەکە لەبەرەوەی ئەم هاوشنەی خۆی خۆشنایە ئەوێ پشتی بگرێت ئەڵێ بە خۆشیێک بۆ یاریەک ئەڵێ چوزان ئەڵێ وەڵی خواردنەکە خراپ دەچوی داوتە لە دەرەوە تەلەفۆن بۆ دلیڤەریکە خواردن بێت ئەڵێ خۆم خوێم تێکردووە من نەمزانی وام زانێ خێزانەکەم خۆی تێ نەکردو ینی بەهانەیەکە دەێتەوە بۆ ئەوی ئەیبەی کەمکوتی هاوسەرەکەی بشارێتەوە بەڵام کەسێک گەر خۆشی نەوی ینی لێک تێنەگا ئەمەکە بەیانەوەی کە زۆر سوکایەتی بەم کچاکە کە مەفروض نیە لەبەر خاتری هاتنی دایک و باوکو سوکایەتی بە خێزانەکەت کەی هەڵەیەکی بچووکی کردووە خواردنەکەیش ماڵەکەی پیسە یعنی هەر شتێک لەم بەبەسمانی دۆزارە بین ئەڵێن ئێمە بینومانە ژن و پیاوێک لەسەر شتێکی زۆر بچووک جیابوونەتەوە لە ڕاستیە بچووک نییە شتەکە پەیوەندی بە ڕۆحەوە شەوانە و ڕۆژانە شەوانە کوڕەکە ئەخەوێ ئەی من بکێمێنە کچەکە ئەخەوێ من ئەم کەسە بوو بە هاوسەرم یعنی نە ئەکرا کەسێکی تر بەم خەیاڵەوە بەم قوتو بەم خەیاڵ و بەم ڕۆحەوە بەشی سبەینێ بە شەڕەوە خەبەرتانە بێتەوە سبەینێ لەسەر چاگەرمکردنەوەی لەسەر نانێکی گەرم کێشەی گەورە ڕوئەیە لەبەرەوە من ئەڵێم مەسەلەن ئەمە کە لە زانستی کۆمەڵناسی قاڵبوونەوە لەم حاڵەتانە کاتێک یەن ئەڵێم یەن ڕێژمان پێکەن ئەڵێم فەرمو لەسەر چی کێشێکتانەیە ئێمە دواتر تێگەین ینی ئەساسا من دوو کەسە تیانەگەین ینی زۆر ناگوندێن بەیەکەوە کێشەکان خۆی چین ئێستا کاک ڕێباز ئێستا زۆر کات کە توێژەرێکی دەرونیە کەسێکتر ئەدوێنی بۆ گرفتەکانە گەڕێتەوە بۆ قەیرانی دارێک و خۆش باس کرد بۆ بەکارهێنانی مۆبایل و چۆزانم کۆمەڵێک شت باسەکەن ئەوتە تۆ خۆت باسیەوە کەڵی ئەمانە گرفت نین زیاتر ئەو بابەتانی و کەسانی کە دێتە بەر دەمی تۆ هەستی پێکەی بەریەکەوی چ جۆرە بابەتێکە کەواکە ئەم ژن و مێردە ناگونجێن ئەگەنا خاڵێک کە جیا ببنەوە طبعا تۆ ئێمە مەسەلەی جیابوونە عادەتەن لە 5 ساڵ یەکەمە کێشەکە ئەوە مشکلە مەسەلەن ئێمە لە 5 ساڵێک 6 ساڵان تێپەڕانبێت تر لەگەڵ کێشەکان دەسوبێنجە نەرمەکەن و یەکترە ناتەبیعی لە سەرەتای زەواجە کۆمەڵێک یەکتێنەگەیشتن هەبێت بەڵام کاتێک مەسەلەن بۆچی جیابنەوە جیابوونەوەی زیاد بووە ئێمە تێگەین مەسەلەن تاکی ئێمە بۆ زەواج ئامادە ناکرێت ینی دایکەکە باوکەکە هەموو شتێک بۆ کوڕەکەی ئەڵێ کوڕم کەسابەت بکە کوڕم بە ئەخلاق بە کوڕم باش بە
کوڕم ئەوە بکە کچم ئاوا بکە کچم ئاوا بکە لە شعوریشیانە لە خەونی هەموو دایک و باوکێکایە کچەکەی شو بکە کوڕەکەی ژن بێنن بەڵام دیش دایکێک ئامادە نییە کچەکەی بۆ زەواج پەروەردە بکە دەگەی ئەمە چ جۆرە پەروەردەیەکە ئەو پەروەردەیە ئەو پەروەردەیە مەسەلەن کچ کە چۆ خۆناغی بلوغەوە یا کوڕ کە چۆ خۆناغی بلوغەوە مەسەلەن یارمەتی ئەدا لە پیاو تێبگە یارمەتی دەرێکە پیاو ئامایە ئەزمموی خۆی ئەزمموی خەڵکی تر بۆی کە کچم سبینێ هاوسەرگیری ئەکەی هاوسەرگیری لە پێشە مەسئولیاتی هەیە ئەوانێ بەها هەیە هەندێک هونەر هەیە لە مامەڵەکردنە من بە ئەزمموی خۆم لە کتێب خوێندنەوە لە ژیانی خۆمە پیاوان ئاوا بیر ئەەکەنم پیاوان ئاوا ئەژین پێویستە بۆم شێوە دڵی پیا و ڕاکێشی بەم شێوە ئەمەش بۆ ژنیش بۆ پیاویش باسە بۆ کوڕەکەش ینی کوڕم مزاوە سبینی هاوسەرگیرێکی هاوسەرگیری بە پرسیارەتیە هاوسەرگیریتێ لە ئیسۆ پێویستە ئامادەکاری بۆ بکەیت لە ڕووی عەقڵەوە لە ڕووی دەروونەوە لە ڕووی مادەوە ئەم شتانە یعنی ئێمە دوو بلوغێ لە ئینسانە بۆی کە ئینسان پێڵێن کامڵ بلوغی عەقلی و بلوغی جەستەیە جەستەیەکە بە سروشتی هەمومان دوای 12 ساڵی جەستەیە ڕوو ئەدا ینی کەمتر ئینسانەکان سروشت مەگەر نەخۆش بەڵام بلوغی عەقلی هەیە 50 ساڵش پێ نەگەیشتووە باشە هەیە 50 تۆ چۆن کچەکەی خۆت دەقێتە ناو پرۆسی هاوسەرگیر و یا کوڕەکەی خۆت دەڵێ دەی بەشکم خوای کێشەکانی بە هاوسەرگیری چارەسەر بدە ینی زۆر جار ئێمە هاوسەرگیریەک و دەرمان سێرگەن کابرا کێشەی هەیە ناگونجێ مشکلی هەڵە ژنی ببێنە چاکە بێ بەش چاکە بێت بۆ ئەکرێ هەندێک گرفت هەبێت لە ژیانی گەنجە هۆکارەکەی پەیوەندی بە نەبوونی هاوسەرێکەوە ئەبێ من زۆر ئاسایە ئەکرێ لەم شتانە بە فعلی بڵێ چارەسەر ئەبێت بەڵام تۆ هەر کێشێک دەبێ و تیش نەگیوە بینی کچەکەی بەش و شتی وامان نەوە دواتر ئەم کوڕە بە دوو مناڵەوە ئەیەتەوە ئەم کچەی بەڕێز بە مناڵێک بێتەوە ماڵەکەت بەداخەوە ینی زۆر ئەبینی مەسەلەن هەموو ماڵێک بەداخەوە زۆر بەداخەوە بەشێک لە ماڵەکانی ئێمەکی دەبی ژنێک 50 ساڵە پیاوەکە بە 6 ساڵە مناڵی وردە لە مناڵێکی وەڵام مناڵی کچەکەمە بۆ وەڵا تۆرا یا جیا بۆتەوە ئەنی ئەم حاڵتە زۆر بەداخەوە ینی ئێستا کێشەی پەروەردەکردنی مەسەلەن ئەو جیابوونەوە زۆر بووە ئەوەی کە بە کورتی بەتان بڵێم بلوغی عەقڵی بۆ زەواج کچ و کوڕی ئەم سەردەمە بەداخەوە بە قەناعەتی من پێویستە درەنگتر هاوسەرگیری بکەن تێگەی کێشەکان زۆرتر بوون جانبی پەروەردەیی و کۆمەڵایەتیمان تۆزە لاواز بووە لەبەر ئەوە کاتێک تۆ لە بڕارێکی لە تەمەنێکی زووایە لە کاتێکی نەگونجاو هاوسەرگیری دێن ئەنجامی باش نابێت زۆر باشە کاگرە با سوارت بە ڕۆتینیەکانی ڕۆژانە و ئینسانی مۆدێرن ئەوەی کە بەو سەرقاڵی و مەشغەڵەتەی ژیان و هەریەکە لە ژن و پیا و بەیەکسانی کار دەکەن بەشێکی زۆر لە گرفتەکانی خێزان لێسا لەو پێدێکە تەوازۆن هەبێ لە ئەرک و بەرپرسیارەتیە و لە تەوزیعاتی ئەم ئەرک و بەرپرسیارەتیە هەندێک جار دەوترێت هاوکێشەکە پارسەنگە بەدیوێکە و ژن ئێستا زۆرترین ئەرکەکانی دەکەوێت سەر بۆ پێی لە دەرەوەش کار دەکات و لە ناو ماڵیشە بەرپرسیارەتە زەقەکان لە سەرشانی ئەوە لە پاتکردن و ماڵ و خواردن دروستکردن و بە ئەرکی یەکەمی ئەو دەزانرێت دەمێ بزانم ئەمە چەند لە معادلەی دروستبوونی کێشەکان دەگۆڕێت و ئەم بابەتە چۆن بە هاوسەنگی ڕابگیرێت زۆر تاوە کۆمەڵگەینێ کۆمەڵ ئێستا ئەرک و ڕۆڵی پیاوان و ژنانی گۆڕیوە ینی هەم جار کلتوریش مەسەلەن ئێستا لای ئێمە سایقی بۆ پیاوە وەکو باس کرا لەنێ کلتورە هەیە سایقی بۆ ژن و پیاویشە مەسەلەن بەڵام خەریکە ئێمە هاوسەنگە بێتم خاڵە یاد بۆنە ئیشکردن بۆ پیاو بەڵام ئێستا لە هەنێ کلتوری قەرەجەکانە پێڵەن پیاوان لە ماڵدا ژنان ئیشەکەن باشە لە هەندێک کۆمەڵگەشە تەواوکەری هەم ژن و هەم پیاو ئیشی دەرو ئیشی ماڵەشەوەکەن باشە کۆمەڵگای ئێمە ئێستا واقع بەرەو سەرمایەداری ئەڕۆین تا پیاو ناتوانێت هەموو پێویستەکانی خۆی جێبەجێکە جا مادی بێ کاتی ئەوەی نییە بتوانێت لەم کاتە پێویستی بە هاوکاری هاوسەرەکەی بێ لەبەر هاوسەرەکەی بڕوانامەی هەیە هاوسەرەکەیشی پێویستی یارمەتیدان هەیە بەڕاستی شتێکی زۆر باشە کە هاوسەران هاوکاری مادی پیاوەکانیان بکەن بۆ نمونە ینی ئەمە چی ئاساییدانە پیاوە بێ خانوم سەیارە و ماڵ و پێویستی ژنەکە و ڕێکوچەکەی لە ئەسوی پیاوەبێشتی ئەومان نییە باشە ئەم ژنە ئەم ماڵە چەتری هەردووکیانە ئەم مناڵە بەرهەمی هەردووکیانە ئەم سیستمی ماڵ و ڕێخستنی دیکۆراتی ماڵەکە بۆ هەردووکیان تەنها بۆ ژن نییە بڵێ بۆم بکڕە لەبەر ئەوە ئەبێ هەردووکیان بەرپرسایەتی هەڵگرن بەڵام کێشەکە ئەوەیە کە تۆ ژنیەتە دەرەوە بۆ هاوکاری بکە و کرێخانووکە ئەیە کە مناڵەکەی ئێنێرێ بۆ ڕەوزە یا بۆ هەر شوێنێک کە مەسئولیەتی مادی هەڵەگرێ لە بەرامبەر ئەوەشە ئەبێ پیاو بەرپرسایەتی پەروەردەکردنی ماڵەوە خزمەتکردن لە ماڵەوە هەڵگرێ ژنێک تا 5 لە دەرەوەی تا 4 لە دەرەوەی
ئیش ئەکا سەعات چوارێتەوە ئەبێ خواردنش ئامادەکەم ناڵەکەش وەکو جارانش توانی ئەبێ ئەو پیاوەش کە هاتەوە ئەبێ ینی تر کەس بە ویژدان و ئەخلاقی خۆی کەوتووە ینی ئێستا جار پیاوان کە عیبە بۆ یارمەتیژن بێ لە ماڵە گسک بن یا قاب بشۆن یا مەسەلەن خواردن ئامادەکەن نەخێر زۆربەی خواردنە خۆشەکان پیاوان ئەمە شێفەکانی گەورەکانی ئەم شارە پیاوانن بەڕاستی ینی بۆ لە دەرەوە پێت شانازیە مەسەلەن خواردنێکی جوان ئامادەکەی بۆ لە ماڵە ناتوانین لەبەر ئەوە ئەو ژنەی کە هاوسەرە بەڕێزەی ئەو تاوکەریتەوە هاوژینەی تۆ کە لە دەرەوە هاوکاری تۆیە تۆش شانازیە لە ماڵە هاوکاریی تر خەڵک چی ئەڵێ کێچی ئەڵێ تۆ ژیانی خۆت خۆشەویستی هاوسەرەکە تەبایی خێزانەکەت لە هەموو شتێک گرنگترە پێچەوانەکەشی هەر هەیە کاگرە باسیانی کەسانێک کە ئەو خاتونانی کە بە تەواوەتی یەکسانن لە پڕکردنەوەی پێداویستی و خەرجیە مادیەکانی خێزانە هەندێک جار وا دەزانن نازیان هەڵنەگیراوەیان وا دەزانن کە ئەو پیاوە کەم و کوڕی هەیە لەوەی کە لە کاتێکدا ئەم مشارەکەیە بە جۆری لە جۆرەکان ینی وەکو چۆن پێشتر وتمان تۆ ناکڕڕێی تۆ با بڵێن نابی بە مڵکی کەسێکی تر کاتە کۆی لەژ نیت هەموو پێویستیەکانە پڕکرێتەوە و ئەو خەون خیاڵی ساندرە لابوونەی کە زۆرێک لە خانمان هەیەنە تەنها تەڵەب بکەن و داواکانیان جێبەجێکرێ نێ مشارەکەیش بە جۆرەکان سەربەخۆی ژنە پارێزێ ئەگەر لەو تەسەوڕۆشە دەست پێ بکەین ینی باسی ئەوەش بکەین هەندێک جار ژنیش لەو مشارەکەیە کێشەی هەیە حەز ناکە کار بکە یان حەزەکە کار بکە بەس پارەکە تەنها بۆ خۆی بەیانی بەباسی پێ بەشەی کێشەکەش فتەن خانمان زۆر ئەو حاڵەتە ئێمەش بزڵبەت یعنی کاتێک هاوسەری بەڕێزکێتە دەرەوە مامەڵە ئیشەکات ماندوو ئەبێ تۆزێک تێگەیشتێکی هەڵی هەیە لەسەر حاڵەتە ینی ئەڵێ من خۆم ئیشم کردووە پارەکەش بۆ خۆم پێم نەگر خۆشم سەختی ئیتر ئەو شتێک کە حەزی لێ بێ بە دڵی خۆی لە ڕاستیە تۆ بۆ بە پرسیارەتی ئیشەکەی لە دەرەوە ئەگینا چکە ئەوش بزانە خاتمی بەڕێز کاتێک تۆ لە دەرەوە ئیشەکەی ماڵەکەت ئەبێ ینی دڵنیان ماڵەکەت وەکو جارانی پاکو خاوێن نییە کاتێک ئیشەکەی خواردنی گەرم هەموو کاتێک وەکو جاران حاضر نییە کاتێک لە دەرەوە ئیشەکەی دڵنیا بە مناڵەکە دەچێتە لای دایانگەیەکی لە ڕەوت باخچێک لە سۆزی تۆ دوور ئەبێ ئەم پیاوەش باجەکەی ئەیە باشە ئەبێت لە ئاستەوەی کە باجەکەی ئەبێت بە پرسیارەتیشی بۆ هەڵگیری ئەم پارەی خۆمە ینی پێوانە بە قەناعەتی ئێمە و بە قەناعەتی زانستی ژیانیشمانەڵێ بە دەخیلەیەکی هاوبەش هەبێ باشە مەسەلەن توانین بڵێ حەد بۆ پیاویش ڕاستان قسەی سا 25 بۆ تایبەتمەندی خۆت خەرجکە بۆ گەشتی خۆت بۆ حەزەکانی خۆت ئیتر بۆ پیاوە بۆ ژنیش ئەمە ئەتوانین ئەم بودجەکەمان سا 20-25 بۆ لایەنە شەخسیەکانی خۆم یعنی ئێمە پیاو کاتە هاوسەرگیریەکە مانایەوە نیە ئیتر واز لە هەرچی دنیای تایبەتی و خەونی خۆی بێنێ لەبەرەوەی چێ ژنی هێناوە ئەفۆتر بەرحاڵ ژنی هێناوە هاوسەرگیری پێکهێناوە یا کچێکی بەڕێز لەبەرەوەی کە هاوسەرگیری پێکهێناوە ئیتر ئەبێ هەموو خەون و خەیاڵی لای ئەم مێرد و مناڵەکەی ببڕاستی وانە چکە ئەم ژنە ئەم کچە بەڕێزە دایکی هەیە هاوڕێی هەیە مامۆساکانی هەیە ڕابردوویەکی دروست نابێت خۆی بپسڕێنێ کرێت پێویستی بە دیاریە دڵی هاوڕەکانیان خۆشکە گەشتیان بۆ ڕێقات بەمان شەش هاوسەرەکەش لەبەر ئەوە ئەو دەخیلەیە پێویستە دەخیلەی هاوبەش بێ بۆ پرسیارەتی ماڵەکە وەسا دیاری کراوە بێ مەسەڵەن سا 25-20 بۆ تایبەتمەندی خۆتە ئیتر تۆ چۆن خەرجەکەی بێ ڕێکەوتنێکانی زۆر باشە کاکرێباز دەستەکانە خۆش بێ سوپاس بۆ سانیاریەکانت سوپاس بۆی کە ئەو ڕوونکردنەوەی بێمەدا زۆر سوپاس بۆ ڕێباز عەلی ڕێنماییکاری